ئێمە وەک خوێندکارانی بەشە ناوخۆیەکان کۆلێجی پەروەردە زانستەکان و زانستە ئیسلامیەکان بەهۆی کەمتەرخەمی و دووری شوێنی مانەوەمان و دابین نەکردنی هیچ پێداویستە سەرەتایەکان بایکۆتی دەوام ڕدەگەێنین و ناچینە هۆڵەکانی خوێندن تاوەکو بە زووترین کات کێشەکانمان بۆ چارەسەر دەکرێت و لە نزیک زانکۆی شوێنی مانەوەمان وەک ساڵانی پێشوو بۆ دابین دەکرێت. شایانی باسە تەنها کوڕانی کۆلێجەکانی پەروەردە زانستەکان و ئیسلامیەکان بۆ ئەمساڵ بەشە ناوخۆیەکانیان گۆزراوەتەوە بۆ قلیاسان کە ڕێژەیان نزیکەی 500 خوێندکارە و دابینکردنی کارێکی ئاسانە. سەرەڕای ئەوەی کە ساڵی پار 100,000 لە خوێندکاران وەگیراوە بۆ نەهێشتنی کەم و کورتی بەشە ناوخۆیەکان بەتایبەت بە ڕەچاوکردنی ئەم دۆخە دارایەی کوردستان بەگشتی گرتووەتەوە. خوێندکاران ناتوانن هەموو ڕۆژێ هاتوچۆ بکەن و مەسرەفێکی یەکجار زۆر بە ئەوەستێ لەسەر ئێمە. هیوامان وایە کەمێک خۆیان بخەنە جێگەی ئێمە گوێمان بۆ بگرن و هاوکارمان بن. دەنا ئێمە سوورتر دەبین و بەردەوام دەبین لە گردبوونەوەکان بۆ هەشێوەیەک کە ئێمە بمانەوێت لەگەڵ ئەوەشدا ئەمانەوێت بەردەوام بین تاوەکو ئەو کاتەی وەڵامان